کاکاوات سپێدە باش تو بخێراتی بۆ بەرنامەی بەیانیت باش کوردستان. بەیانی ئەوش باش و بەیانی بینەرانی ئەنارتیش باش. بەڵێ کاگاوات تۆڕە کۆمەڵایەتەکان هەمومان نەزانین کە کاریگەری زۆری دروستی کردووە، بەڵام ئەو کاریگەریانی کە دروستی کردووە چییە لەسەر هەر تاکێک کە لە کوردستان بێت بە تایبەتی؟ بەڵێ خۆی هەر شتێک هاتە ناو کولتوری کۆمەڵگایەکەوە ڕاستەخۆ یان ناڕاستەخۆ تەسیری تێەکە. یەکێک لەو توخمە تازانەی کە هاتووە ناو کولتوری کۆمەڵگای ئێمەوە بریتە لە تۆڕە کۆمەڵایەتەکان و ئینتەرنێت و موبایل و هەموو ئەو شتانەی بە دوای ترکە تەکنۆلۆژیای تازە هێنایەتە ناوکایەوە. ئەمانە تەسیراتێکی ڕاستەخۆ ناڕاستەخۆیان هەیە لە ڕووی مادی لە ڕووی معنەویە. لە ڕووی مادیەکەەوە ئەوەیە کە یەکێک لە تەکنۆلۆژیاکان زیای کردو، ئامێرێکە لە ئامێرەکان وەکو مادەیەک زیای کردو لە ناو کۆمەڵگای ئێمەدا کە بۆ منە لە ڕووی ئابوووریەکەوێت تەسیرەکاتە سەر مادی خێزانەکان، سەر مادی تاک و لە ڕووی معنەویەکەوە تەسیرەکاتە سەر چۆنەتی فکر، چۆنەتی وەجه نەزەری ئەو کەسە، چۆنەتی قسەکردنی، چۆنەتی گفتۆکردنی، چۆنەتی ڕەخنەگرتنی. بۆیە ئەبینین ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە لە ئێستادا بەدادی لەم کاتی ناڕەزایەتی و خۆپیشاندانوانە ڕۆڵێکی گەورەی بینیوە لە کۆبوونەوەی خەڵکە، لە گرتبوونەوە، لە ناڕەزایەتی دەربڕینە، لە ڕەخنەگرتندا، لە دەسەڵات، لە کەسە سیاسیانەی کە تاکێکی ئاسایی ناتوانێت دەستیان پێ بگا. ڕەنگە ئەگەر پێشتر کەناڵەکانی ڕاگەاندن بۆ منە ڕۆژنامەکان یان تەلەڤیزیۆنەکان تەنها نخبەیەکی سیاسی، نخبەیەکی ڕۆشنبیری دیاریکراوە توانی بێتی قسەی تیا بکە. ئەوە ئێستا تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ هەموو کەسێکە و هەموو کەسێ دەتوانێت قسەی تیا بکە. ئایا ئەو کەسە خوێنەوار بیان نەخوێنەوار بێ، هەر پلەیەکێ بێ، هەر پێگەیەکێ بێ، ئاسی ڕۆشنبیرەکەی چەندێک بێ، دەتوانێت قسەی تیا بکات و ڕخنەی لێ بگرێت. بۆیە ڕاستەوخۆ ئەم بەشداربوونی هەمووانە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە تەفاعول زیاترەکە، تەفاعولەکە زیاترەکە، وەجه نەزەری من و تۆ ئەگۆڕێ بە حوکمەوەی من ڕای خۆم ئێم تۆش ڕای خۆ دەی. ئەم گۆڕانکارەیە لە بیرروبۆچوون و ڕائەکانە واکان من بیرکردنەوەم جیاواز بێ و قسەکردنم جیاواز بێ و ڕەخنەکردنەکانم جیاواز. بۆیە ئەبینین ئەم ناڕەزایەتانی کە ئێستا لە کۆمەڵگای هەیە لەمڕۆ لە واقعە لەسەر شەقامەکانە ئەبینی چەند ساڵە پێش ئێستا لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە هەبووە. یعنی ئەمە بووە لەم ڕۆژانەیە بۆ بە ئەمری واقع چۆتە ناو واقعی نا پێشتر لە ناو فەیسبووکە لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە بە ئاشکرا بینرا ئەوەی ئایا ڕەخنەکردن بێ، قسەکردن بێ، هەڵسەنگاندنی کەسە سیاسەکان و کەسە ڕۆشنبیرەکانی خۆمان بێ تاکوونە گەشتوتە ئاسێک بۆ جونیۆدان و بۆ ڕەخنەکردن لە دەسەڵات و بۆی کە هەموو بیوێری و ئازادیکی پێداوە. کەواتە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هیچ دەورێکی وایان بۆ ڕۆژنامەکان و کەناڵەکانی بەشێک لە کەناڵەکانی ڕاگەاندن نێشتۆ. مەسەلەن من بمەوێت یاخود هاوڵاتیەک بێ قسە بکات تا ئەوەی کە کەناڵی فلانە حزب و فلانە حزب قسەکەی وەردەگریان بڵاو دەکاتەوە نایکاتەوە خۆی فویەکی پیاکە لە فەیسبووکەکەی خۆی بە ئارەزوی خۆی قسات. ئەتوانین بڵێن سنوورەکەی بەزانوە، سنوورەکانی شکانووە. ئەگەر کەناڵەکانی ڕاگەین ئەگەر ڕۆژنامەکان ببوورە ئەمە ئەوە ناگەێنێ کە ینی کەناڵەکانی ڕاگەاندن تونێتی خەڵکیان نەشکاندووە لە قسەکردن، لە ئازادی، لە ڕادەربڕین. ڕەنگە ئەوەش توانی بڵین ڕایی هەمووی وەرنەکردووە، نەیتوانیوە دەنگی هەمی کۆبکاتەوە. ڕەنگە توانێت ڕۆژنامەیەکیش هەر ئەو نەبێت، توانێت کەناڵکی ڕاگەاندن هەر ئەو نەبێت، نەتوانێت ڕێی چەند ملیۆن خەڵک وەرگێ، ڕێی چەند هەزار خەڵک وەرگێ. بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەم بۆشایی پڕ کردوێتەوە. ئەتوانین بڵین ئەو سنوورەی کە بۆ منە کەناڵی تەلەڤیزیۆن دایانێ، ڕۆژنامەیەک دایانێ کە دەبێت کوالیەتەکەی بەو شێوەیە بێ، وتارەکە بەو شێوە بێ. ڕەنگە ئەو وتارێکی ئێستا هاوڵاتیکی ئاسایی کە لە ناو بازارە ئیژەکە لە فەیسبووکەی خۆی دایە بەزێنێ، ڕەنگە لە ڕۆژنامەکانە لە پراوێزی ڕۆژنامەکەشان نتوانین ئەوە بۆی دانێن، چونکە ئەوان پێوەری تایبەتی خۆیان هەیە، هەڵسەنگانی خۆیان هەیە. بەڵام تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو سنوورانە ئەبەزێنێ، ڕێگە بە هەموو کەسێکەیە کە قسەی تیا بکات، گفتوگۆی تیاگا، ڕەخنەی تیا بگرێت. ئیدی ئەمە قسەمان لەسەرەوە نییە ئایا قسەکەی ئەو هەموو خەڵکە ڕاستەیان دروستە یان هەڵەیە. کێشەیە وایە کەسێک لە بازار شتێک بنووسێ قسەکانی واقعیترە بێت وەک کەسێک یاخود نووسەرێک کە بە خەیاڵ شتەکانە نووسێ. خۆی لەبەرەوەی ئەو تاکە لە ناو خەڵکە ئەبینێت مەسەرەن ئێش و ئازار و کێشەی نەهامەتی ئەم خەڵکە چییە. ئەتوانین بڵێن ئەوەی کە لە ناو بازارە ناو واقعەکەیە، واقعەکەمان پیشانەیە. بەڵام ئەگەر نووسەرێک چیرۆکەگە نووسێ ئەویش هەر تاکێکە لە ناو کۆمەلگا بێ ئەوەشمان بیر نەچێت، بڵێ خەیاڵەکانی هەر لە چوارچێوەی ڕەنگە کۆمەڵگایە دەرنەچێت، چونکە ئەوش تاکێکە واقعەکە
تأثیری تێکە لایەنی کۆمەڵاتیەکەی لایەنە سیاسەکە لایەنی ئابوووریەکە لایەنە دەروونەکەی ئەو کۆمەلگای تایەتی ئەوەنە هەمی تەئسیرەکە دەسەر ئەو تاکەش کە نووسەرێکیان ڕۆشنبیرەکە بەڵام جیاوازەکەی ڕەنگە لەوایە بێت چۆنەتی تعبیرکردنی نووسەرەکە یان ڕۆژنامە نووسەکە زۆر جیاوازە لە تعبیری کەسێکی ئاسایی ناوبازار ڕەنگە ئەو کەسێک کە لە ناوبازارایە واقعەکە تێبگات بەس نەتوانێت تعبیری لێ بکات ڕەنگە هەستی پێ بکات بەس نەتوانێت بە دوو دیێڕی مفید تۆ تێبگەێنێ بەڵام کەسە نووسەرەکە دەتوانێت لە هەردوو بارەکەیە ئیسفادەی لێ بکات ئەمە مەسەلاوە نیە ئیتر کە هەچ کەسێ لە بازارە بۆ قسەکەی ئەو دروسترە تاکوونە نووسەرەکە یان ڕۆژنامە نووسەکە یان لێکۆڵەرەکە بە پێچاوانەوە زۆر جار بە حکمیەوەی ئەم باگراوندێکی هەیە ڕۆشنبیریەکی خوێندنەوەی هەیە بۆ ڕووداوەکان بەس ڕەنگە ئەو کەسی کە لە بازارە یان لە شوێنێکی محەدەتی سنووردارەیە بیرکردنەوەکەشی سنووردارە بێ کەسێکە لە چوارچێوی ماڵێکا بێت تەنها لە چوارچێوی ئەو ماڵا بیرەکاتەوە بەڵام کاتێ کاچێتە شارێکی گەورەوە چوارچێوی فکری فراوانە بێت چونکە بۆ خەڵکی تر بەریەکەکەون کاتێک ئەگەڕێت بە وڵاتانی دیکە دیسان فکری زیاتر ئەکرێتەوە بۆ ئێمە من تێبینی ئەوم کرۆ بەڕاستی زۆربەی ئەو نووسەرانەی کە لە کۆمەلگای ئێمە ئێستا جێگا قەڵەمەکانیان دیارە پێشەوەی بچنە دەروی وڵات زۆر کاریگەر نەبوون بەڵام کە چوونەتە دەروی وڵاتەوە ئەزمموی ئەوروپا وڵاتانی دەرویان بینیوە فکریان گۆڕاوە بۆی هەر ئەو ترێگەر چەند زمامزانی ئەو نە ئینسانی بۆیە زۆر ڕۆڵی هەیە لەمانەیە کە دەتوانێت فکر بگۆڕێ بۆ نووسەرەکە بۆ کەسێکی ئاسایش بە هەمان شێوە ڕاستە ئیترایە هەر پیشەیەکی بەڵێ ئەگەر بینە سەر ئەم دۆخی ئێستا هەرێمی کوردستان ناڕەزایەتی و مانگرتنەکان لە زۆربەی شار و شارۆچکەکانی کوردستان و ئەو دۆخەی کە ئێستا دروست بووە تۆڕە کۆمەڵایەتیەکان چەند کاریگەری هەبووە لەسەر دروستکردنی ئەم دۆخەی ئێستا لەسەر دەنگ هەڵبڕینی خەڵک لەسەر کۆبوونەوەی خەڵک یاخود هاوڕایی خەڵک کە خۆپیشاندان بکەن یاخود ئەو ناڕەزایەتی کە هەیەە بتوانن بە شێوەیەکی زیاتر وەکۆ بینیرە بەردەوام خۆپیشاندانەکان بەرەو فراوان بوون ئەڕوان ناڕەزایەتیەکان زیاتر بەرزە بێتەوە ئایا تۆڕە کۆمەڵایەتیەکان کاریگەر بووە؟ ئەتوانین بڵێ کاریگەر بووە ئەوش شتێک دەتوانین بۆ ماسەلمێنی ئەوەیە کە زۆربەی دەسەڵاتە سیاسیەکان کە لە ناڕەزایی و لە خۆپیشاندان ئەترسن یەکەم شت لە کاتی ناڕەزایی و خۆپیشاندانەکان پەنا ئەبەن ئەوەی بەرەوەی قەدەخەکردن و ڕێگریکردن لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکانی تەلەڤیزیۆن چونکە دەزانن ئەمانە ڕۆڵێکی کاریگەریان هەیە لەسەر بەرپێشبوونی خۆپیشاندانەکان لەسەر گربوونەی زیاتری خەڵکی بۆیە ئەم ناڕەزایەتانی کە ئێساش هەبووە وەک پێشش باسم کرد لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە دەمێکە هەیە دەمێک ئەم ڕەخنەوە قسە و گفتوگویانە هەیە بۆیە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەلێکی یەکسانی یەبەخشیەوە بە هەر هەمومان کە بتوانین قسەی تیا بکەین گفتوگوی تیا بکەین ناڕەزایەتەکانمان دەربڕین بەڵام لە ئێستا هاتووەتە ناو واقعەکەەوە ینی بە حکمی ئەو پێشهاتانەی کە هاتە پێشەوە لە کوردستانە وای کرد کار ئاسانی کرد زەمینە سازیەکی کرد بۆی ئەم ناڕەزایەتان بێتە سەر شەقام بە ئاشکرا بیوترێ بەس ئەمە ئەگەر ئامادەسازیێکی بۆ نەکرابێت پێش تۆڕم کۆڵاتەکانە خەڵکی بۆ ئامادە نەکرابێت ناتوانین لەسەر شەقامە بەم شێوە خەڵک قسە بکە وەک پێشتر من لە شوێنی ترشا باسم کردووە کاتێک کەسێکە بێتە تیرۆریست ئەگە پێشتر ئەم کەسە ئامادەسازی بۆ نەکرابێت نەبوو ینی زمینەیەکی بۆ خۆش نەکرابێ لە یەک و دووەکە نابێت بە تیرۆریست ئەگەر پەرۆدە سیاسیەکەی پەرۆدەیەکی دروست بووبێ پەرۆدە کۆمەڵایەتیەکەی پەرۆدەی خێزانەکەی پەرۆدە دینیەکەی هەموو ئەم لایەنانەی کە دەوری تاگێگەیەن ئەگەر دروست بوو بێ پەرۆدەیەکی دروست کرابێ ئەم کەسە لە کولفەیەکوونێکە نابێت بە تیرۆریستێک نابێت بە ئیرهابێک و خۆی بتەقێنێتەوە بۆیە ئەم خۆپیشاندان و ناڕەزایەتیانەش بە هەمان شێوەیە تۆڕە کۆمەڵاتیان ڕۆڵی گرنگیان تیابینەوە چونکە دەتوانێت ئازادی بەخشێ بە تاکەکان کە قسەی تاکەن گفتوگۆی تاکەن بۆیە هەر ئەوەژە ئەبینین کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵاتیانەیە کاتێک بەرپرسێکی سیاسی دەسەڵاتدارێک لێدوانێکی هەڵەیە یان هەڵوێستێکی خراپە ئەنوێنێت بۆیە لە تۆڕە کۆمەڵاتیەکانە جواب بدرێتەوە کاریگەری لەسەر دروستە پێ و هەڵایەکی لەسەر دروست بێت ناچار بەم دەسەڵاتە سیاسیەکە بەم کەسە سیاسیەکە بەم دەسەڵاتداراکە کە بێتەوە دیسان داوای لە بردون کاریان دیسان لێدوانی جیاواز بداتەوە لەسەر ئەو هەڵوێستەی کە گوێتی ئەمە کاریگەری ئەم تۆڕە کۆمەڵاتیانەیە ڕەنگە پێشتر ئەمەمان نەبینی بێ کەسێکی سیاسی یان دەسەڵاتدارێک پەرلەمانتارێک یان وەزیرێک دووبارە بێت و داوای لە لێبوردن لە خەڵکە یان بێت دیسان و لێدوانی تازە بداتەوە لەسەر لێدوانە کۆنەکەی کە بێ ڕوونکردنەوەی زیاتر تۆڕە کۆمەڵایەتیەکان لە هەرێمی کوردستان ئەوەندە کاریگەرە کە بۆ نمونە لە کاتی دروستبوونی گرفتێک هەر بۆ نمونە باس لە دەربڕینی ناڕەزایەتیەکان بکەین لە شاری هەولێر پێم وابێ بۆ ماوەی چەند کاتژمێرێک
تۆڕە کۆمەڵایەتیەکان وەستێنرا ئەمە هۆکارە ئەگەڕێتەوە بۆ ئەو کاریگەریەی کە دروستیەکە لە کاتی بوونی گرفتێک یاخۆت بە تایبەت دەنگی ناڕزایەتیەکان لە ئێستادا؟ ئەوەی هەولێ بەڕاستی من نازانم ئایا تەکنیکی بۆ یان سیاسی بۆ هۆکارەکەی بەڵام هەموو دەسەڵاتێکی سیاسی کاتێک لە خۆپیشاندان و لە ناڕازایەتیەت ئەترسێ پەنا ئەباتە بەرکبکردنی ئەم دەنگە ناڕازیانە بە تایبەتی تۆڕە کۆمەڵایەتیەکان و کەناڵەکانی ڕاگەاندن ئەتوانین بڵێن کاریگەریەکەیە بۆیە ئەگەر ئەو هۆکارە تەکنیکیش بێ بەڕاستیە شار جێگەی گومانە کە دەکرێت ئەو خوێنەوەی بۆ بکەین کە بۆچی لەم ڕۆژەدا و لەم کاتەتا دوو کەناڵی تەلەڤیزیۆن ئەکرێتە دەرەوە و لەگەڵ ئەوەشە هەر ڕۆژی دوای ئەوە یەکسەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بە تایبەتی فەیسبوک کە بەشداربوویەکی زۆری هەیە بە ملیۆنان کەسی هەیەی چونکە ڕۆڵێکی گەورە ئەبینە بەڕاستی لە گردبوونەوەی خەڵکە ڕەنگە ئەگەر دوو کۆڵانی تەنیشتی خۆمان گردبوونەوە هەبێ من و تۆ لە ماڵی خۆمانە پێی نازانین بەڵام کاتێک لە تۆڕی کۆمەڵایەتی سیرێکەین ڕاستەوخۆ بەهۆی ئەو تەکنۆلۆژیا پێشکەوتوانی کە هەیە لە مۆبایلەکەەوە توانێت سوڕەی ئەو خۆپیشاندان ئەو ناڕەزایی ئەو گردبوونەوە گوازێتەوە بۆ من و تۆ کە لە گەڕەکە لە تەنیشتمانە ڕواایە پێی نازانین بەڵام لێوە ئەتوانین ئاگاداری بین و بەشداری تیا بکەین و خەڵکی تریش بەڕاستیە سا هەر یەکێ لەو ڕستانەی کە مامۆستا بەڕێزە لە ماوەیە وتیەوە بووە بە دروشمە بەڕاستی لە ناو ناڕەزایەتی و خۆپیشاندانەکانە لە ماوەی چەند ڕۆژێکا بەڕاستی بڵاو بوویەوە ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە هەلێکی باشی ڕەخساندووە بۆ ئەم مامۆستا بەڕێزە کە ئەم ڕستەیەی لە ماوەی چەند ڕۆژێکە بەڕاستی وەکو کەسێکی سیاسی وەکو نووسەرێک دەرکەوێت چەندێک کەسێکی سیاسی بە هەوڵێکی مێژووی خۆی هەوڵی دا و دەرکەوێت و ڕستەیەکی بووترێتەوە بووکرێت بە سنوورەکانشی بەزانوی ینی ئێستا لە وڵاتانی ئەوروپاشە ئەم ڕستەیە ئەوترێتەوە دووبارە ئاکرێتەوە بۆی ئەمە کاریگەریم تۆڕە کۆمەڵایەتیانەیە بەڕاستی ئەگەر ئەم وتەیە لە کەناڵێکی تەلەڤیزیۆنیشەوە ڕاستەخۆ پەخشش کرا یان تۆمارش کرا ڕەنگە ئەم ڕۆڵەی نەبینە چونکە بۆچی کەناڵی ڕاگەاندن شێوازێکی تایبەتی خۆی هەیە بە تایبەتی تەلەڤیزیۆن یان ڕۆژنامەکان لە ماوەیەکی مەحدودایە بۆ منە بەرنامەیە ئەمە ڕەنگە چەند هەزار کەسێک بۆ من ئەگەر سەیری بکات لەم کاتەیە دوای ئەوە ئەم بەرنامەیە چێتە ئەرشیفەوە بەڵام لە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەوان نییە کاتێک تۆ ئەم ڕستێ داعابەزێت هەلی بۆ هەموو ئەڕەخسێنێ ینی بۆ من ئەم کاتە کە من ئیشم هەیە دوای سەعاتێ دوای دوو سەعات دوای ئەوەی ڕۆژی دوایەوە ئەتوانم لە تۆڕە کۆمەڵایەتەکان هەمان بابەت ببینمەوە بەڵام لە تەلەڤیزیۆنەکانە ئەو کاتی کە لە دەستت دەرچوو ئەو بەرنامەی لە دەستت دەرچوو تۆزی زەحمەتە دیسانەوەی بڕۆیتەوە بۆ ناو ئەنتەرنێت و تۆڕە کۆمەڵایەتەکان بۆی بگەڕێیتەوە بۆیە تۆڕە کۆمەڵایەتەکان ئەو سنگ و قورسایی پیا کردووە سنگ و قورساگی زۆر زیاتر لە تەلەڤیزیۆن و لە ڕۆژنامەکان و لە کەناڵەکانی تری ڕاگەاندن ینی کەواتە هەر ئەوە شەوای کردووە تەنانەت کەساتیە سیاسیەکانیش تۆڕە کۆمەڵایەتیەکان زۆر بەکاربێنن و هەروەها زۆر جاربینیمانە مەسەلەن کەسێکی سیاسی پێشەوەی وتارێکی هەیە یان ڕایەکی هەیە پێشەوەی لە کەناڵێکی ڕاگەاندن دەری بڕێت یەکەم جار لە تۆڕە کۆمەڵایەتیەکان لە پێگەی تایبەتی خۆی بڵاو دەکاتەوە اینجا دەکرێت بە هەواڵ و قسەی لەسەر دەکرێت ڕاستە خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان وەکو کامێرێکی چاودێری لیا تۆ بەڕاستی بەسەر کەسە سیاسی و دەسەڵاتدارەکانەوە بۆیە ئەگەر پێشتر زۆر بێمنەتانە هەڵوێستیان هەبوو بێ ڕای جیاوازیان بوو بێ قسەیان کرد بێ بەڵام ئێستا تا ڕادێکی زۆر ئەتوانین بڵین تۆڕە کۆمەڵایەتیەکان بۆ بە فشارێک لەسەریان بۆ بە کامێرێکی چاودێری لەسەر ئەم کەسە سیاسیانە بۆیە هەر ئەوەشەوە ئەکا دەزانی ئەم تۆڕە کۆمەڵایەتیان کاریگەریکی زۆری هەیە لەسەر هەمومان لەسەر لایانی سیاسی لەسەر لایانی کۆمەڵایەتی بۆیە ناچار دەبێ پەنا بەرێتە بەر تۆڕە کۆمەڵایەتیەکان بەشدار بێت چونکە کە دابڕا بەڕاستی وەکوە لەناو کۆمەلگای دای ببڕی چونکە بۆ خۆی تۆڕە کۆمەڵایەتیەکان واقعی کۆمەلگاکەی لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەپشانی ئاتەوە بۆی ئەم تاکە سیاسیەش ناچارە کە پێشەوەی وتارێک بڵاو کاتەوە ئەزانێت زۆرترین خوێنەر لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەیە زۆرترین بینەر لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەیە زۆرترین بەشداربوو لەناو تۆڕە کۆمەڵایەتیەکانەیە بۆیە ناچارە ویش بە ناچاری بەشداری تیاکە و بە ناچاریش ئەوێ ئەم هەڵسەنگانەی خۆی ئەم وتارەی خۆی ئەم لێدوانی خۆی پێشتر لای ئەوان تەڕحکە بزانێ ئایا گرژیتەیەکەوێ ئایا ئەم لێدوانی ئەو ناڕزایەتی بەدواوە دێت بۆی ئەگەر زوو هەستی کرد کە ئەم وشەی ئەم لێ ڕستەیە ئەم لێدوانی ئەم بەکەڵکیەوە نایە سەر ئینسیحابەکە یان ئەچێت ئەیگۆڕێ لێدوانێک کەواتە ینی بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان لە کوردستان هیچ کاتێک گویان کردووە کە بەرپرسە سیاسیەکانی کوردستان ناچار بکەن مەسەلەن لەسەر ڕستەیەک لەسەر قسەیەک داوای لێبوردن بکەن ینی گوشار لە فەیسبوک مەسەن زۆر جار گوشارە بینین
لە کەسێکە کرێ لە کەساتیەکە کرێ کە قسەیەکی کردووە بۆ هەمووی ناتوانین بڵێن وایە بەڵام بۆ زۆربەی بەرپرسەکان ئەتوانین بڵێن ئەم قسەی ڕاستە چونکە بەپێی ئەو نمونانەی کە بینین ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە بەرپرسەکان لێدوانە دەن یان لە کەناڵەکانی ڕاگەاندنەوە پشڕاستیەکەن یان چۆنەڵی وەتەنەزەرێکی تر ئێن بۆ ئەو قسەی کە کردویانە یان ڕوونکردنەوەی زیاتر ئێن کە ئەم لێدوانەی کە لە فەیسبووکە یان لە تۆڕە کۆمەڵایەتیەکانە و توێتی بەم شێوەیە یا ڕوونکردنەوەی زیاترەیە ئەمە لەبەر ئەوەیە کە ئەم تۆڕە کۆمەڵایەتە فشاریان دروست کردووە کاریگەریان دروست کردووە ئیتر ئایا لە ڕێی کۆمنتەوە بێ لە ڕێی کاریکاتێرەوە بێ لە ڕێی هەر شتێکی ترەوە بێ بۆی ئەماژ ناچار بوون پەیجێکی تر یان شتێکی تر دروستکەن وەکو دژ بەیەکێک بۆیە بەڕاستی ئینتەرنێت ئەو کێشەی هەیە تۆڕە کۆمەڵایەتیەکان ئەو کێشەی هەیە چەندێک بنیاننەر ئەوە ڕوخێنەری تیا هەیە ئەنی بە هەردوو دیوەکە ڕاستە چۆن لایەنی ئیجابی سلبی هەیە چونکە ئەنی هەر لە یەک لایەن نییە بڵێن تەنها فشارە بۆ سەر لایەنە سیاسەکان زۆر جا لایەنە سیاسەکان لە تۆڕە کۆمەڵایەتیەکان توانیانە فشار دروستکەنە سەر تاکەکان بە نمونەی پێش چەند ڕۆژە پێش ئێستا ئەو دۆخە دەرونیە خراپی کە دروستیان کردبوو بەڕاستی تا ئەم دەقێژ ڕنگدانەوە هەیە من پێش چەند مانگەی لە ئەکاونتەکەی خۆمە باسم کرد دۆخی دەرونی زۆر خراپیان بۆ خەڵک دروست کرد بۆ تاکی کۆمەلگا دروست کرد بوو بەتاتی لەم قەیرانە دارایی و شەڕی داعشە لە کێشەکانی ناوخۆیە ینی ئەگەر بەرپرسان تا ئەم دەقێژ جۆ لێ بوو بێ باسی موچە بوو ئەیان ڕۆژێ ئەدرێ ڕۆژێ نادرێ ئەیان کورد سبێنێ درێ و نەژەدرا زۆربەی سایتەکانە بۆ نمونە یعنی ئەمانە هەمی کاریگەری کردوێ سەرتاک بۆیە تەفاعولەکە کاریگەرەکە چۆن ئەڵێ وەکو یەکە چەندێک لانی باشیە لانی خراپشیە چەندێک تاگە توانێت لە ناو تۆڕە کۆمەڵایەتیەکانە فشار خاتە سەر لانی سیاسی دەسەڵات بە هەمان شێوە لانی سیاسی دەسەڵاتەکانە ئەتوانێت فشار خاتە سەر تاک بەڵێ ئاوات محەممەد توێژەری کۆمەڵایەتی سوپاس بۆ ئامادەبوون بەڵێ خۆشەویستان و چانێک و لەگەڵتان بەردەوام ببین.